من سارة جەباری تەمەنم 22 ساڵە تەلەبەی کاریگەری کارم لە زانکۆی کوردستان. لێرە هەموو پەپولەکان ڕاستین، بزنسێکم داناوە بەناو کیوپد بەتەرفلایز. پەپولەکان دوای ئەوەی کە سووری ژیانیان تاواکەن مۆمیایانەکەم بۆ ئەوەی جوانەکیان تا هەتای بمێنێتەوە. پەپولەکان لە باخچەی پەپولەی جیاواز لە وڵاتی جیاوازەوە ئەیانهێنن، هەر پەپولەیەک لە وڵاتێکەوەیە. هەندێک پەپولەکان دەگمەنن، ئەوانەی تر ئاتیادین. لەو باخچەی پەپولانە سووری ژیانیان تاواکەن بە شێوەیە سروشتی، دوای ئەوە دەریانەکەن بە وڵاتەکانی جیاواز. عادەتەن من پێشتر کە سەفەرم کردووە لەگەڵیانە قسەم کردووە هەندێکیان، بەس هەر زیاتر بە ڕێگەی ئۆنلاینەوە داوایانەکەم. مۆمیاکردنەکە پرۆسسێک کە ئەتما دەکاتە سەر جۆری پەپولەکە. هەندێک پەپولە مەسەلەن 3 ڕۆژ تا 4 ڕۆژیانەوێ، هەندێکی تر کەمتریانەوێ. تقریباً 2 بەشە، دانەیەکیان ئەبێ پەپولەکە تەرتیب بکەین بۆ ئەوەی بتوانین باڵەکانیان بکەینەوە، دوای ئەوە دووبارە وشکیان نەکەینەوە بۆ ئەوەی بتوانین لەو کارە هونەریانە دایانێن. مادەیە هین نییە بۆ حەشەرات بسوورە عامە، بەس هەر ئەوەنەیە ئەو 2 بەشە کە ئەبێ هایدرێتیان بکەین دوای وشکیان بکەینەوە. نرخی پەپولەکان جیاوازە بەپێی جۆرەکان وەکەوەی باسمان کرد، هەر پەپولە و لە وڵاتێکەوە دێ. هەندێک پەپولەمان هەیە دەگمەنە وەکو پەپولەی مۆرفۆدیتسۆس کە لە غاباتی ئەمەزۆنەوە دێ، نرخەکانی ئەگاتە سەروی 100,000. و هەندێک پەپولەمان هەیە نا مەسەلەن ئەوەیان بچووکترین پەپولەیە لە هەموو جیهانە، نرخی تەنها 5,000 و ئەو پەپولەیەمان هەیە کۆمەن ڕاجا لە هەندەوە 15,000. بەپێی جۆری پەپولەکە نرخەکان ئەگۆڕێ و بەپێی ئەوەی کە ئەو پەپولە ئەو پارچە چەنێ دیتەڵزی تەیە و چەندێک کارمان لەسەری کردووە. و یا هەندێک پەپولەمان هەیە نرخەکانی تقریباً وەسەتە وەکو پەپیلیۆ بلومی و پەپیلیۆ هێلینیۆس کە تقریباً 30 بۆ 35,000. یەکەم جار تەخەرروجکەم لە کولیا، دوای ئەوە حەزەکەم هەبەردەوام بم لە بزنسەکەی خۆم و بەرەی پێ بدەم تا بگەێنمە شوێنێ بەرزتر. حەزەکەم دووبارە شتێک بکەم کە دیسان یەکەم بێ لە کوردستان و عێراقدا، بەڵام ئەویان بۆ داهاتوو هەڵەگرین. کڕیارەکانم زیاتر گەنجن، لە تەمەنی 18 ساڵیەوە تا تقریباً 32 ساڵ. ئەو کەسانن کە حەزیان لە دیاری جیاوازە یا ئەو پارچانن کەوا دەگمەنن. هەنێک پارچەکانم تۆزێ بە دیتێڵزە، هەنێکیان سادەترە وەکو ئەو پارچەیەمان. ئەو پارچەیە تقریباً مانگێکی تێچووە بۆ ئەو کڕیارانێکەوە حەزیان لەو پارچانەیەکەوە مەسەلەن دیتێڵز و ئەو شتانەیە زۆری تەیە. تقریباً 8 پەپولەی تێ بەکار هاتووە و هەموو شتێکی هاندمەیدە، تەنانەت ئەو دەسەکە دروستمان کردووە بە قوڕ دروست کراوە.